مەترسیدارترین هێزە تایبەتەکان لە جیهاندا قسە و باسی زۆر هەیە لەسەرەوەی کام لە هێزی تایبەتی وڵاتان بەهێزترین هێزی تایبەتە لە جیهاندا. هێشتا ئەوەی یەکلایی نەبووتەوە و ریزبەندیەکی فەرمی نییە، بەڵام ئەمانە دەمەترسیدارترین هێزە تایبەتەکانن لە جیهاندا. هێزی تایبەتی ئەمریکا SOF. ئەم هێزە سەر بە فەرماندەیی هێزە تایبەتەکانی ئەمریکان لە ڕاهێنراوترین هێزە تایبەتەکانن. کۆڵەکەی سەرەکی ئەم هێزە قەناس بەدەستەکانن کە نیشانەشکێنی زۆر لێزان و دەستڕاستیان تێدایە. کاری سەرەکی ئەم هێزە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر، مادەی هۆشبەر و کۆکردنەوەی زانیاریە. نەیڤی سێلسی زیادەڕەوی نییە ئەگەر بوترێ لە درڕندەترین هێزە تایبەتەکانی جیهانە. تیمێکی بچووک و دەستەبژێر کە دەتوانن لە ناو دەریا و لە دارستان و بیابان و ناوچە بەستەڵەکەکان و لە ناو شارەکاندا چالاکی ئەنجام بدەن. ئەرکی زۆر ورد و دیاریکراویان پێ دەستپێدرێت و بە بێدەنگی گورزی خۆیان دەوەشێنن. هێزی مارکۆسی هندی کە ئەمەیە لە پشتمەوە لە سەرسەختترین هێزە تایبەتەکانی جیهانە. ساڵی 1970 دامەزراوە. ئەندامانی ئەم تیمە قورسترین ڕاهێنان دەبینن و زیاتر گەرشەکانیان لە ڕێی ئاسمانی و دەریا بە زەمین ئەنجام دەدەن. ڕاهێنراون لەسەر ڕوبەڕوونەوەی نزیک و ئازادکردنی بارمتە و شەڕی ناتەقلیدی. هەروەها سایرل ماتکاڵی ئیسرائیلی ئەم هێزەیە کاریگەرترین و درڕندەترین هێزی تایبەتی ئیسرائیلە. ساڵی 1950 دامەزراوە و ئێستا وا ناودەنرێت کە بە هێزترین هێزی تایبەتە لە هەموو خۆڕەڵاتی ناوەڕاستدا. ئەمانە دەستەبژێری دەستەبژێرن. هەندێک بە سێبەر ناویان دەبن، نادیارن و نە شوێنیان هەیە لە پڕ دەستی خۆیان دەوەشێنن و دیار نامێنێن. یەکێکی تر لە هێزە تایبەتەکان تیمی GIGN فەڕەنسیە. یەکەیەکی بچووکی تاکتیکی لە ساڵی 1970 پێکاتووە. ئێستا لە ڕاهێنراوترین هێزە تایبەتەکانی جیهانن. یەکێک لە گرنگترین فێرگەکانی نیشانەشکێنیان هەیە لە جیهاندا. زۆر شارەزان لە شەڕی دەستەویەخە و شەڕی بێچەک. ئەمە جگەلەوەی لە بەکارهێنانی چەکیشدا کوشندن. هەروەها هێزی ئەلفای ڕووسی. ئەمە هێزی ئەلفای ڕووسیە لە هێزە تایبەتەکانی ڕووسیان. ئەرکەکانیان زۆر تەمومژاوی و پڕنیێنیە. ئەوەندەی زانراوە ئێستا لە بەهێزترین و کوشندەترین هێزە تایبەتەکانی جیهانن. سەر و 50 ساڵە ئەم هێزە لە ئەرکدان و کاری سەرەکیان شەڕی ناتەقلیدی و دژایەتی تیرۆر و ناو شوێنە داخراوەکانە و هەر ئەمانە ڕوبەڕوو فڕۆکە فێنەکان دەبنەوە. یەکێکی دیکە لە هێزە تایبەتەکان SSG پاکستانیە. پاکستان ئەندامانی ئەم تیمە لە هێزی چەتیرۆری سوپای وڵاتەکە هەڵبژێردراون. بەڕاهێنانی قورس و کاریگەردا تێدەپەڕن. وا دەکات ببنە هێزێکی بەزەبر و گورزوەشێن. هەرچەندە چالاکیەکانیان زۆر بەنیێنی ماوەتەوە، بەڵام ئەمانە لە بەناوبانگترین هێزە تایبەتەکانی جیهانن. هێزی GTF2 کەنەدی. ئەم هێزە زیاتر لەگەڵ تیمی دەستەبژێری ئەمریکا و بەریتانیا چالاکی ئەنجام دەدەن، بەڵام وا بەناوبانگە کە لە هێزە تایبەتە کاریگەر و یەکلاکەرەوەکانە زیاتر بۆ شەڕی نزیک و پەلاماردانی باڵەخانە و ئازادکردنی بارمتە ڕۆڵ دەگێڕن. هێزی SAS بەریتانی. لە ڕاستیدا ئەمانە تەنیا هێزێکی تایبەت نین، بەڵکو بنەما و قوتابخانەی ڕاهێنانن بۆ زۆربەی هێزە تایبەتەکانی دنیا. هێزەکە لە ساڵی 1940 دامەزراوە و لە جەنگی دووەمی جیهانی بەشداری کردووە. نە حکوومەت و نەوەزارەتی بەرگری بەریتانیا هیچ شتێک لەبارەی ئەم هێزەوە باس ناکەن بەهۆی نهێنی کارەکانیانەوە، بەڵام هەم لە ناوخۆ و هەم لە دەرەوەی بەریتانیا چالاکی ئەنجام دەدەن و لە تۆقێنەرترین هێزە دەستەبژێرەکان. هێزی سپێچسنازی ڕووسیا. یەکێکە لە بەهێزترین و بەناوبانگترین هێزە تایبەتەکان لە جیهاندا. هەرچەندە ئەم دەستەیە لە سەردەمی یەکێتی سۆڤێت دروستکراوە، بەڵام ئێستاش وەک هێزێکی بتە و کاریگەر ڕۆڵ دەبینن و کام ئەرک قورس بێت بەوان دەست پێ درێت.